کارگەکان و پاڵاوگەکانی نەوت و پاشماوەکانی شارەکان ئەکرێت بە سوودوەرگرتن لە تواناکانی زانکۆکان و توێژەران و مامۆستایان و خوێندکاران بە شێوازێکی زانستیانە پیسکردنی ژینگە کەم بکرێتەوە یان نەهێڵبێت و پاشماوەکان ببن بە وزەی بەردەوام. ئەمانەوێت پێتان بڵێین کە زانکۆ بە تایبەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەمڕۆ لەگەڵ پسپۆر و زانکۆکانی ناوخۆ و جیهان ئەتوانن توێژینەوەی زانستی پراکتیکی پێشکەش بکەن بۆی لە ئایندەدا ژینگەیەکی تەندروست بەردەست بێت و نەخۆشی شێرپەنجە کەمتر بێت و ژینگەی کوردستان شیاوتر بێت بۆ ئایندەی ژیانی خەڵک. لە ئێستادا لە سلێمانیدا هەشتێک لە پێشکەوتوترین ڕێگاکانی چارەسەری خاشاکەیە کە ئەویش پرۆژەی چارەسەری خاشاکی شارەوانی سلێمانیە. هەروەها هەر لەم شارەدا ڕووبەرێکی بەرچاو لە سەوزایی هەیە. بەم دواییانەش هەوڵ دراوە زیاتر فراوان بکرێ وەک پرۆژەی سەوزکردنی شاخی گۆژە بە ڕووبەری 600 دۆنم کە بە هاوکاری چەند کۆمپانیایەکی کەرتی تایبەتی ناوخۆ ئەنجام درراوە. هەر لە سلێمانیدا کاری ورد لەسەر پابەندکردنی پرۆژەکان بە ڕێنماییەکان کراوە و چاودێری بەردەوامیش هەیە و ئەمەش سەرنجامی پاڵپشتی و بە دواداچوونی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەلبەت ئەوەی تا ئێستا لەم بوارە بەدەست هاتووە هێشتا هەر جێگری چاوەڕوانی ئێمەدا نییە. چاومان لەسەر دەستکەوت و بەرەو پێشچوونی زیاترە و چونکە ژینکە پارێزی بەردەوام لە گۆڕانکاری و لە بەردەم ئاڵۆزی نوێدایە. ئێستا تا ڕادەیەک ڕێژەی سەوزایی لە پارێزگای سلێمانی گەشتووەتە لە سا 19 کە پێم وایە ڕێژەیەکی زۆر باش و سەرکەوتووە. دڵنیام هەم لە سلێمانی هەم لە دەرەوەی سلێمانیش ڕێژەکە ڕێژەیەکی باشە و ئومێد دەکەین بە هەموو لایەک بتوانین پشتیوان بین بۆەوەی هەم ڕێژەی سەوزایی هەم پاراستنی ژینگە لە ئاسێکی بەرزتر و زیاترا بێت.